سڵاوتان لەبێت من بەختیار قادرم لە کوێستانی مەزرەی شارۆچکەی گەڵاڵا لەگەڵ خاڵ حوسێن عەبدوڵڵا خاوەن درێژترین سمێڵ لە عێراق و باشووری کوردستان داین. دەمانەوێت گفتوگۆیەک بکەین لەسەر درێژی سمێڵەکانی. خاڵ حوسێن سڵاوت لێبێت، زێدەکەشت ماشەڵڵا پارچەیەکە لە بەهەشت. لە کێو سمێڵت نەتاشیون؟ وڵا سمێڵەکانم لە 94ەوە بەرداون لەم هەر یا بیدایەتی نەمتراشنیە، بەڵام بەداخەوە لە 94 بەکارەساتی ئاگر سمێڵەکانم لە بین چوون، بەڵام لە 94ەوە تقریبان بڵێنەوە 22 ساڵ زیاترە بی سمێڵەکانم دەستم پێکردیتەوە، سمێڵەکانم درێژ کردیتەوە. ئێستا سمێڵی مام حوسێن درێژیان چەندە؟ درێژی سمێڵەکان 2 مەتر و 40 سانتیمی ڕێکە بەبێ زیادوکەم. هەرچەند ئێمە سانتیمەتریشمان هێنا بزانین بە دروستی چەندە فەرموو حوسێن؟ دەبی ئاڵوگۆڕێک پێ بکەین ئاوها. ئەوە گرتنی سمێڵەکان جا دەبی یەکێک بچیتە ئەو سەر منەچم ئەتوو بڕۆ ئەتوو بڕۆ مەچی تێپەڕاند. دوو مەتر و 40 سانتیم. مام حوسێن چ بەکاردەینی بۆ پاک ڕاگرتن و داهێنان و شانەکردنی؟ وەڵای لەخوای بەزیادیبی بەس ڕۆژانە ئەو نوێژانەی کە ئەەکەی شوشتن و ئەوانەی دەسنوێژ و ژینا هیچ شتێکی دیکە بەکار ناینم کە بڵێم بەکاری دینم کە شتێکی خاصە بۆ سمێڵ و ئەوانە هەرخوا ئەو بارەیدای مێ سمێڵم درێژ بوو ئەوە. مەلا مامۆستایانی ئاینی پێیان نەوتووی کە سمێڵەکان زۆر لە مەلایەکان بەڵێ گوتیانە ئەوانە حرامن و ئەکەونە ناو خواردن و شتیوەجا لەوانەیە گرۆویشان لەگە کردبم لە ماستا و خواردنەوە لە مەرەگە و شتیوالە ئەلحەمدوللا ناکەونە ناو ئەو جۆرە شتە خواردنانەی کە ئەوان باسیەکە. مام حوسێن 2000 هاوسەرگیری کردووە، ڕای هاوژینەکانت چ بووە لەسەر سمێڵەکان؟ لەخوای بەجادیبی زۆر کەس هەبووە کە مەسەلەن بڵێن نەک لە هاوسەرەکانم لە منداڵەکانیشان کە پرسییان گوتیتیان سمێڵی گەورەیە بۆ نایتاشی و نازان چ جاگوتیتیانەوە هاوسەری ئێمە بەو سمێڵانەوە جوانە ناوبانگیشی دەرکردەوە بە ناوی حوسێنە بوشوارە لەخوای بەزیادی. کەسی دیکە ئەناسی لە کوردستان لە جیهاندا کە برادایەتیت لەگەڵ هەبن؟ برادایەتیم لەگە خەڵکی جیهان نییە بە ناوی ئەوەی کەوا مەسەلەن بڵێن ئەم سمێڵم درێژە ئەوانی سمێڵیان درێژە، بەس خەڵکانی خۆمان هەیە کە مەسەلەن وەکو برادر هەندێک سمێڵیان پێشان بە ڕەحمەت بی حاجی ئەیوب بوو لەگە حوسێن وەردی ئەوانی سمێڵیان درێژ بوو، بەس بە ڕەحمەت بی حاجی ئەیوب لە ژیاندا نەماوە کە خەڵکی ڕستێ بوو، بەس حوسێن ماوە ئەو خەڵکی وەردەیە بە سمێڵی نەماینە ئێستان. تۆ لێرە کاری کشت و کاڵیەکەی لە شار وەستاکاری ساردکەرەوە و موبەڕیدەوە ئەو شتانەی لە کاتی کارکردندا چۆن سمێڵەکانت؟ وەڵا سمێڵەکانم ئەگەر بۆم باز بکەیت کە مەسەن گۆپاڵەکەت بدێ من سمێڵەکانم لە پشتە ملی خۆم ئەوە لە بن جلکەکان بەڵام نەک بڵێ لە دەرەوە لە پشت ملی خۆم ئەوە گری ئەدەم و دەیانهامەوە ناو جلەکان و هەر ئەوە لە پێشەوە دیارە ئیدی لە ئەوە درێژە ئەزیەتم ناتوانی بزریانکەی. ئێستاگە بزرکەی چۆن بزریەکەی؟ ئەوەی سانەکە مەسەلەن بڵێن لەبەر ئەوەی دەبی پشپێن و شتوا بکەمەوە، بەڵام ئەوە تەکلیفە ئێستا ئەتوانم هەر ئەوها دایبنێم و لە پشتەوە لە ناو چیتم پشپێندەکەم دابنێم. نیازیشت نییە بیان تاشێت بەخوای جارەکە تا کوێستانەکە دڵم لەوەی نەبووە کە بڵێم بیتاشم چکە ئەو ساڵەکە لە مانگی سێ سەفەری عمرەم کرد لەوێن دەروی، بەڵام خەڵکەکە زۆر پێ معجب بوو لە ڕسمگرتن و شتی خەڵکی بیانی زۆر زۆر ئەرێوەڵە هەر یعنی بڵێن چوین بۆ لای ئەو شوێنە پیرۆزەی چای عەرەفا لەوێن دەرێ ئەزنەبیشی زۆر لێبوون، یعنی زۆر ڕسمیان گرت. مانگی 12 ساڵی 2014 لە تۆڕی میدیای ڕوودا و فیچەرێکمان لەسەر درێژی سمێڵەکانی مام حوسێن کرد. ئەو کات
درێژی سمێڵەکانی 150 سانتیمەتر بوو. ئێستا کە بۆتە 2 متر و 40 سانتیم 90 سانتیمەتر درێژتر بوونە.